ڕەنجدێمە لای بەڕێزت لە ساڵی 1991 شەڕی خلیج شەڕی یەکەمی خەلیج دەستی پێ کرد دوای داگیرکردنی کوێت لەلایەن سپای بەعسەوە سەدام حوسێنەوە تقریبا شتێکی هاوشێوە بوو هێرشکرایە هاوپەیمانێکی نێودەوڵەتی لە دژی سەدام حوسێن دروست کرای لێدرا و بینیمان چەندین ساڵ دوای ئەوە مەبەست لێرە یەک شتە بەڵام دوای ئەو پێکدادانە سیمای عێراق گۆڕا بە تێکۆشان و بەرخۆدان و ڕاپەڕین دەرەنجامەکەی بوو بەوەی کە حکوومەتێکی فەدرال لە باشووری کوردستانە دامەزرا لە 2011 تۆ دەبینی مەسەلەن لە دەرەنجامی بەهاری عەرەبیە سووریا لە حومس و حەما دەستخۆشی کۆمەڵی گۆڕانکاری دەبێت گەل ڕادەپەڕن و دواتر بڵاو دەکا بە ڕۆژئاوای کوردستانە لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا سەرەڕای ئەوەی کە شتەکان لە 100% بە دڵی کورد بنیان نەبن بەڵام کیانێکی کوردی دروست بووە ناسنامەیەکی کوردی دروست بوو بە ناسنامەیەک لە ئاستی جیهاندا ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان خەریکە شتێکی هاوشێوە ڕوودەداتەوە بە بۆچوونی بەڕێزت ئەم هێرشەی کە کراوەتە سەرێران چەند دەتوانێت هەرێمی ڕۆژهەڵاتی کوردستانیشی بەدواوە بێت بارودۆخی ئێستا لە بە ڕۆژهەڵاتی کوردستان هاتوتە پێش ڕێک هەمان بارودۆخە کە لە ساڵی 1991 بۆ کوردی باشوور هاتە پێش بەڵام کوردی باشوور کۆمەڵێک هەڵە و کەم و کوڕی کرد ینی بەنمونە ئەو شتانەی کە توانێت قازانجی بسوودی بێت بێگومان ئەمە دەبێت ببێت ینی وانەکانی باشووری کوردستان وانەی یەکجار گەورەنە لە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان چکە پێشتر لە باشوور ئێمە تەجروبەمان نەبوو بەڵام ئێستا ڕۆژهەڵات دوو تەجروبەی زۆر گەورەیە هەم باشوور دەتوانێت کەم و کوڕیەکانی بقۆزێتەوە دووبارەینە هەم ڕۆژهەڵاتیش ڕۆژ ئاواش دەتوانێت ئەمە بکات بە دەستپێک بە کورتی ئەوەی کە من مەبەستمە بیڵێم ئەوەیە پشتجپێکی دەوڵەمەندیشی هەیە بە چاو 1992 کورد لە هەموو ئاستەکانە زۆر بەهێزەوە دەتوانێت بێتە خاڵێکی وەچەرخان بۆ پشتیوانی لە ڕۆژهەڵاتی کوردستان بێگومان ینی ئەوەی کە تاوەکو ئێستا کراوە هەنگاوی زۆر گەورەنە بەڵام ئەم هەنگاوە زۆر کەم و کوڕیە ینی ڕەخنەی ئێمە وەکو ڕۆژنامە نووسان کە لە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەیە زۆر لۆکاڵی بیر دەکەنەوە کوردستانی ئەوڕوپی بیر ناکەنەوە بنمونە ینی دروستکردنی ئەم هاوپەیمانیە ئەرکێکی یەکجار پیرۆزەکە کردیان دەستخۆشیان لێ دەکەن بەڵام ئەوەیە زۆر زیاتر بستنە پێشەوە بنمونە ینی ئەو هاوپەیمانە دروستکرا ناوەڕۆکەکی زۆر فراوانی نەبوو ئێمە بتوانانی چی تێدا باسکرا بۆ یەکێ ڕەخنە دەگەینیان پێشنیار دەکەین مەبەستمانە دەوڵەمەندتر بکرێت لەوەیە ینی یەکەم ئەرچی ئەم هاوپەیمانێت بەڵام بن پێم وایە بە دەکلاراسیۆن و نەخشە ڕێگەشتی وای تایبەتیشیان گفتوگۆ لەسەر کردو و نوویسیش هەیە هەرچەند بۆ ڕای گشتی بڵاو نەکراوەتەوە بەڵام تاسیکی واچوونن بەڵێ مەبەستم لێرە ئەوەیە ینی تۆ لە باشووری کوردستان لە 91 کۆمەڵێکە لەو کەم کوڕیت کرد نابێت لە ڕۆژهەڵات بکرێتەوە هەڵەکان چ بوو لە باشوور کە هاتنەوە ناو شار یەکسەر هێزەکانیان دابەش کرد بەسەر حیزبەکان پێویستە ڕۆژهەڵاتی کوردستان وانە لەوە وەرگێ هێزێکی نیشتیمانی دروست بکاتن ئاڵایەکی هەبێتن بۆ ئیدارەدانی هێزەکە دەتوانێت سوود لە ڕۆژئاوای کوردستان وەرگێت تەجروبەیەکی یەکجار جوانە هەر هێزەک هێزی خۆی هەبێت لە ناو چوارچێوەیەکی گشتی وەکەوەی هێزەکانی سووریای دموکراسی ئەمە هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم ئەوەیە ینی بۆچی دەبێ کوردی ڕۆژهەڵات هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بیر نەکەنەوە لەوەی خۆیان دەست پێشخەر بن لە دروستکردنی حکوومەتێکی سێبەر بۆچی دەبێت چاوەڕێی هێزەکانی تری ڕۆژهەڵاتی ئێران بکەن هێزە فارسیەکانیان بە پۆزیسیۆنی تریە بۆچی ئەمان نەکەن یعنی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لەم خاڵەدا زۆر گرینگە نەبێت بە قوربانی ئەگەر بەیانی ئەمریکا و ئیسرائیلیش ئەو دەسەڵاتیان نەڕوخان ئێوان دەستکەوتێکیان نەبی دەستکەوتەکە ئەوە بێتن بتوانن هێزەکان لە ناوخۆیان حکوومەتیش سێبەر دروست بکەن ئەوان بچن داوە لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی بکەن وەرنە ناو ئێمە بۆچی ئێمە بچین چاوەڕێ ئەوان بکەین ئەمە خاڵێکە زۆر گرینگە و خاڵێکی تر ینی هاوپەیمانی هێزە کوردستانی خەریکی دروستکردنی کۆمیتەی وڵاتانە ئەمە کارێکی باشە بەڵام بۆ نایە گەورەتر بیرکەوە چۆن مەسەلە گەورەتر بریکەوە کە تۆ حکوومەتی سێبەرت دروست کرد لە بڕی ئەوەی وەزارەتەکان لە وڵاتەکان دابنێ وەزارەتی سێبەر
کەسێک لە ئەسکەندە نافیا بکە وەزیری پەروەردەیەکەچیان بکەوە یعنی حکوومەتی سێبەر بۆی بەیانی کە چۆ ناو ڕۆژهەڵاتی کوردستان هەم لە ڕووی سەربازیەوە ئامادەبی هێزێکی یەکگرتووت هەبێتن سووروەرگرتن لەو ناکۆچێکە لە نێوان هێزەکان هەیە نمونەی وەکووتم ڕۆژ ئاوای کوردستانەما هەیە هەم لە ڕۆی شێوازی دەوڵەتداری تۆ وەکو دەوڵەت بچیەوە ئەوێندەر حکوومەتت هەبێ سەرۆک وەزیرانت هەبێ وەزیرت هەبێ با سێبەریش بێتن با حکوومەتێکی سێبەر بێت بەڵام کە تۆ ئەم هەنگاوە داوێی تۆ دەبێت دەست پێشخەر دەبێت لایانی پێشتر کە وڵاتان تەمەشات بکاتێ بۆچی دەبێت هێزە کوردیەکان چاوەڕێی ئۆپۆزیسیۆنی تری ئێرانی بکەن بۆچی وڵاتانی تر نێن ئۆپۆزیسیۆنی ئێرانی نزیکەنەوە لە ئۆپۆزیسیۆنی کوردی ئەمە هەنگاوێکی زۆر گرینگە ینی دوو خاڵ کە زۆر گرینگە پێویستە هێزە کوردەکان لە بەرچاوی بگرن ینی ئەم دەرفەتە مێژوویە نابی لە دەست بدرێتن و گەورەتر لە بیرکردنەوەی ئیزبی بیرکەنەوە دروستکردنی هێزێکی یەکگرتو حکوومەتێکی دیاسپۆرا حکوومەتێکی دیاسپۆرا و لەوەش گرنگتر ئەوەیە ینی ئێمەی باشووری لە دوای ساڵی 1990ەوە تووشی دەردێکی یەکجار گەورە بوون ئەویش ئەوە بوو هەموو شتێکمان بە ئیزبی کرا دەبێ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان نووسەران ڕەخنەگران سیاسیەکان بێلایەنەکان قەڵەمێکی یەکجار تیژ بن لەسەر ئۆپۆزیسیۆنی کوردی ڕۆژهەڵاتی و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و خەڵکی وشیاری ڕۆژهەڵاتی خەڵکێکی یەکجار وشیارە ینی لە سەردەمی 2026 تەجروبەی باشووری بینیوە تەجروبەی ڕۆژهەڵاتی دیوە دەبێ ئەمان ئەو هەڵەیەی باشوور دووبارە نەکەنەوە بەوەی هەموو شتێک قبول بکەن لە هێزەکان دەبێت لە سەرەتاوە هێزە کوردیەکان هەم بەو عەقڵە هەم خەڵکیش ئەو بیرکردنەوەی هەبێتن تیان بگەێنی ئێوە خزمەتکاری خەڵکن نەک خاوەنی خەڵک ئەگەر بەم عەقڵە بتوانی کار بکرێ هەم دروستکردنی هێزی کوردی ینی سوپای کوردی لە ڕۆژهەڵات هەم حکوومەتی دیاسپۆرا شتێکی زۆر ئاسانە و دەبێت خەڵکیش ڕێگەیان پێنەدا لەمە کەمتر لیان قبول بکرێتن بۆەوەی ینی بەیانی دوو بەیانی ئەم بارودۆخە بگۆڕێ ئامادەترین شوێن لە ڕۆژهەڵاتی کوردستان کە تۆ ئەمانەت هەبێت تۆ ئامادەترین شوێنی بتوانی لایانی کەم هەرێمێکی سەربەخۆت هەبێتن و لەوەش گرنگتر ئەوەیە ینی لە چەند ڕۆژی داهاتوو ئەگەر تۆ چیۆ ناو شارەکان نابێت دووبارە ئەو هەڵی باشوور دووبارە بکرێتەوە سەرخان و ژێرخانی باشووری دیارە لە